لەناو بازاری شاری سلێمانیم هاتووم بەراوردی نرخی ژمارەیەک کەلوپەل و ئامێر بکەم لە ڕۆژانی نەبوونی کارەبای نیشتیمانی و گەڕانەوەی کارەبای 24 کاتژمێری. ئەوەی کە بەدی دەکرێت من سێ ئامێرم هێناوە کە لەو ڕۆژانەدا خواسی زۆری لەسەر بۆ بە زۆرێک نرخەکەشی لە چاو ڕۆژانی ئاساییدا بە ڕێژەیەکی گرانتر بە خەڵکی فرۆشراوە. من ئەو پاوەڕبانکەم هێناوە کە لە ڕۆژانی نەبوونی کارەبای نیشتیمانی بە 25,000 بە خەڵکی فرۆشراوە لە کاتێکدا ئێستا نرخەکەی تەنیا 10,000 دینارە. ئەم لای شەحنە لە ڕۆژانی نەبوونی کارەبای نیشتیمانی بە 15,000 دینار بە خەڵکی فرۆشراوە و ئەمڕۆ 10,000 دینار لە بازار دەکات. ئەم فانۆسە لە زۆربەی شوێنەکانی ناو بازاری سلێمانی بە 15 بۆ 20,000 فرۆشراوە ئەمڕۆ تەنیا 7,000 دینار دەکات. جیاواز لەوەی کە ئەم نرخانە گرانە و خواستی زۆری لەسەر بووە، ڕێژەیەکی زۆریش لە بازاردا هەیە و لە ئێستادا کڕیاری نییە و بۆیان ساغ نابێتەوە.